قسە و باسەکەم لەسەر یەکێک لە پێشانگە شێوەکاریە تایبەتەکان کە بێگومان ئەبینین بەشێک لە هونەرمەندان هەوڵێن لە دوای کۆرۆنا و لە دوای ئەو با بڵین بارودۆخە خراپەی کە هەموو جیهانی پێایە تێپەڕیوە هەوڵێن کە بتوانن کارە هونەریەکان بەردەوامی پێبن جای ئەوەی کە بەکردنەوەی پێشانگە تایبەتیەکان بێت یاخود هاوبەشەکان بێ بە شێوەیەکی گشتیان بتوانن ئاڵوگۆڕی با بڵین فکری و هەروە کلتوریش پێکەوە بە ئەنجام بگێنن بە خۆشحاڵیەوە لە نێو پێنجێنی ئازیزات توانرا لە پێشانگەیەکە زیاتر لە 104 شێوەکار بەشدار بن و بتوانن کارە تایبەت و ناوازەکانی خۆیان نمایش بکەن و خەڵکانێکی زۆریش بتوانن بینەری ئەو کارە هونەریانە بن. قسە و باسەکەم لەسەر پێشانگەکە بە میوانداری زۆر بەڕێز کاگنیاز عوسمان کە بەڕێزیان شێوەکارن و ئەم ئێوارەیە لە پرۆگرامی کورسات مەگەزین میوانن. کاگنیاز سڵاوت لێبێ ئێوارەت باش بێ. زۆر سپاس بۆ تۆ. کاگنیاز بەسەرەتا بە بیرۆکەی با بڵێن بە ئەنجامگەیاندنی پێشانگای شێوەکاری بکەین هەر لە کۆنەوە تاوەکو ئێستا زیاتر بۆچی ئەگەڕێتەوە بۆ منە ئامانج لە بە ئەنجامگەیاندنی پێشانگایەکی شێوەکاری چییە کارێک ئەخرێ؟ بیرمان نەچێ گشت وڵاتێک کە بەرەو پێش ئەچێ شارستانێتی خوێنرێتەوە شارستانێتی هەر وڵاتێک لە کەلتورەکەیەتی لە بواری ئابوووریەتی لە بواری سیاسیایەتی ئێمەش وەکو بواری کەلتوری هونەر ئەدەب بواری پەروەردان ئەمانە بەشێکن لە کەلتور و هونەرمەندان دائیمە ئارەزوو دەکەن کە پەیامەکانیان بگاتە بەرامبەر بۆیە هەمیشە کاتێک بەرهەمێکی هونەری بەرهەم دێنێ لە ڕێگەی ئایدیایەوە فکریەوە داهێنەرانە بەرهەمی دێنێ حەزەکە و ئەزمونە ئیستاتیکەی کە ئەو بەرهەمی هێناوە هۆی چێژی لێبینیوە کەسانی تریش وەریگرن و چێژی لێبینن و لە پێناو بەرزکردنەوەی ئاستی چێژی هونەری تاک لە ناو کۆمەلگاکەدا لە ناو دەوروبەردا ئەمە یەکێ لە ئامانجەکانە و لەو پێناوەشدا تۆ پەیامەکان پەیامی ئاشتی ئازادی بۆ نمونە دیموکراتی بەها باڵاکان بەها باڵاکانی مرۆڤایەتی ئەمە لە هونەرمەندانە ڕەنگەداتەوە چونکە هەموو ئەو بوارانەی کە خەڵک پێی خۆشە و جمهور داوای ئەکا لە کارەکانیانە ڕەنگەیاتەوە و پێشوازێکی گەرمی لێکرێ و زۆر جار هونەرمەند ئەوە ئەخاتەوە بەردەمی خەڵک کە خەڵکی ئەیبینێ بەڵام بە شێوەیەکی تر ئەیخاتە بەردەمی و هەستی پێیەکە و لایەنە جوانەکانی و بەهایەکی تریشی پێە بەخشێ. ڕاستە باشە مام سانیاز بەڕای تۆ بۆ نمونە هەر کەسێک کە پێشانگایەکی شێوەکاری ڕێک ئەخات بەبستم لە ڕێک خێرانە تا چەند گرنگە هونەرمەندانی بە ئەزمون ئەو هونەرمەندانی کە تەمەنێکی زۆریان بەسەر بردووە لە نێو بڵێن کاری شێوەکاریاوە ناون لە نێو بە بڵێن هونەری شێوەکاریا بە شێوەیەکی گشتی و کارەکانیان لە جەرەوەی وڵات بڵێن نمایش کراوە و ناسراون تا چەند گرنگە ئەم هونەرمەندانە لەگەڵ هونەرمەندانی تازەکەیان ناو بوارەکەوە تێکەڵکێش بکرێت بۆ ئەوەی کە سوود لە کاری ئەزمموی ئەو هونەرمەندە شێوەکارانە وەربگیرە. من پێم وایە ئەبێ ئەو کۆنتاکتە ئەبێ ئەو هونەرمەندانی کە ئەزمونێکی باشیان هەیە ئەبێ کۆنتاکتێکی باش لەگەڵ لاواندا بکەن چونکە لە ئەخیردا ئەگەر تۆ جگەل لە هونەرەکەشت تۆ پەیامە باڵاکانت پەیامی ئەوەیە کە تۆ ئاسوودەیی لە ڕێگەی کارەکانتە ئاسوودەیی ببەخشی بە کۆمەلگاکەت کاتێک کە تۆ دەی لە ڕێگەی کارە ناوازەکانتەوە کۆمەڵە دەستی کۆمەڵی گەنجەگری کەواتە تۆ خزمەتێکی ترت کردووە ئەو گەنجانە جارێکی تر دێنەوە ناو کایی هونەری. خانمێکی بەتەمەن لێرە ئەبینم لە نێو فۆتۆکانە ئەم خانمە بە بڵێن شێوەکار یاخۆت هاتبوو بۆ سەیری کارەکان خوا لێ خۆش بوو مفتی پێنجوێنی شاعری ناوداری گەلی کورد شاعری بەرزی کورد ئەو بوو بە باشمان زانی یا بە باشیان زانی ڕێکخراوی دڵخواست کە ڕێکخراوێکە بە تەمەن ئەتوانین بڵین بە تەمەنێکی کەمی هەیە بەڵام چالاکێکی زۆری هەیە ئەم خانمە بە ڕێزەیان هەڵبژارتە ئەروەکو ڕێزلێنانێک بۆ کەسایەتی ئەم خانووە وەکو کچی مفتی پێنجوێنی هەم بۆ شاری پێنجوێنی ڕەنگینش تا چەند خانمێکی بە بڵێن بەتەمەن یاخود بڵێن و کەسانەی کە هونەردۆستن بە شێوەیەکی گشتی جێی دڵخۆشیە بۆ شێوەکاران خۆیان کە بە بڵێن کەسێکی بەتەمان بێت سەیری کارەکانیان بکاتوە دەستخۆشی بکە. طبعا پەیامی هونەرمەندان ئەوەیە کە پەیامەکان بگا بە تاک بە تاک بگاتە کەسێکی بەتەمەن بگاتە کەسێک کە مامناوەندە تەنانەت بناڵێکیش هەموو ئەوانە یا لە ئاستەکانیش ئاستێکی مامناوەند خەڵکێکی گشتی یا خەڵکێکی مامناوەند یا خەڵکێکی نخبە و ئازبەر چێژ لە کارەکانی وەرگێ ئێمە ئەمانەیە بە شێوەیەکی گشتی خزمەت بە
چاوی بینەر بکەین و ئەو ئایدیایانەی هەمانە کە ئێمە زۆر جار زمان بەڕاستی ناتوانێت ئەوەی کە لە مێشکی هونەرمەندایە دەری بڕێ ئێمە بۆیە دەین بە شێوەکان کۆمەڵێ شکڵ دەرە بڕین بۆ ئەوەی هەموو تەمەنەکان چێژی لێوەرگن ئیتر هەر یەکەش دیارە ئێمە 104 هونەرمەندە هەر یەکە بابەتی خۆی و هەر کەسە چێژ لە تابلۆ یا ئیشی هونەرمەندێک وەرەگرێ بگومان یەکێک لەو تایبەتمەندیانی ئەم بە بڵێن پێشانگا شێوەکاری هەیبووە کە لە ناوەندی شارەکان نەبووە بەڵکو زۆر گرنگە لە نێو قەزا و ناحیەکانیشا بتوانرێت کە کاری هونەری نمایش بکرێ ئەمە تا چەند بۆ ئێوە گرنگە وەکو هونەرمەندان گروپی هونەری دڵخواز هەمیشە لای لەوە کردوتەوە بۆ نمونە لە ڕابردووە لە کەلاریش ئەم پێشانگایی کردەوە ئێستا بردووانە بۆ پێنجوێن و لە بەرنامەدا گشت شار و شارۆچکەکان بەسەر بکرێتەوە بۆ ئەوی جوڵەیەکی هونەری هەر لە ناوەندی شاردانە بێ لە قەزا و ناحیەکانی شار دروست ببێ لەو منبەرەوە کە ئەگەر تۆ بێیت جیاوازی کەم بکەیتەوە لە بینی شار و گوند و شارۆچکەکاندا خەڵک ئەوەندە ناڕژێتە ناو شارەکەەوە یعنی هەتا تەنانەت ئێمە ڕێنمایی حکوومەتی هەرێمەکەین ئەگەر لێمان وەرگێ با ئەو جیاوازیە کەم بکرێتەوە لە بینی شار و شارۆچکەکانە بۆی ئەو قەرەباڵغی نەکەوێتە ناو شارەکانەوە خەڵک لە شار و شارۆچکەکانە شارۆچکەیەکی وەکو پێنجوێن شوێنێکی سەیرانگایە شوێنێکی زۆر خۆش و دڵگیرە ئەگەر تۆ بیت بنەماکانی یا بنەماکانی شاری بۆ دابین کە خەڵک بە ئاسانی ئەگەڕێتەوە بۆ ئەو شار و شارۆچکانە و ئەو تەزە خۆمەش لەسەر شارنامێ زۆر باش ئەگەر بەسێک لە پێشانگاکە بکەین مامۆستا بە بڵێن 104 هونەرمەند بێگومان کۆکردنەوەیان ئاسان نییە و چۆن پەیوەندیتان پێوەکردن و ئەو کارانەی کە ئەوان کاریان لەسەر کۆ پێشخوایان ئامادەیان کردبوو یاخود ئێوە داواتان لێکردن کە پێویستەکە بۆ ئەم پێشانگایە کارێکی تایبەت بە پێشانگاکە دروست بکرێت بەڕاستی کۆکردنەوەی هونەرمەندان کارێکی هەروە ئاسان نییە بەڵام ئەمڕۆ لە ڕێگەی سوۆسیال میدیاوە لە ڕێگەی تەلەفۆن و لە ڕێگەی ئەوەی کە تۆ کۆمەڵی ئەندامت هەیە و پێشتریش ئامادەسازی بۆ ئەکرێ ماوەیەکی زۆرە بەڕاستی ئامادەسازی کراوە پێشانگاکە چی لێ بکرێت چی لێ نەکرێت لەکوێ بکرێتەوە و لەوحەکان زۆری ئامادەکرا و هەندێکیشی تازە لە هونەرمەندەکانەوە وەرگیرا و شارۆچکەی پێنجوێن بە باش دانرا وتیان ئەمە وەکو دیارەیەک پێشکەش بە شارۆچکەی پێنجوێنیەکەین هەم بۆ ئەوەیش کە ئێمە ببینین ئایا شارۆچکەی پێنجوێن لە ڕووی ئاوەدانی و گەیشتۆتە کوێ نەگەیشتۆتە کوێ و هەندێک لە کەم و کوڕەکانی شارۆچکەی پێنجوێنیش بگەینینە دەسەڵاتداران و پێیان بڵێن شارۆچکەی پێنجوێن شارۆچکەیەکی زیندووەش خەڵکەکەی حەز بە پێشکەوتنەکە حەز بە ڕۆشنبیریەکە بۆیە پێویستی ئێمە وتمان پێویستی بە کۆمەلگایەکی ڕۆشنبیریەیە کە گەلەری تیا بێ هۆڵی مۆسیقای بێ هۆڵەکانی تری تیا بێ خەڵکی پێنجوێن تا چەند هاتن بەدەم پێشانگایەکی لەم شێوەیەوە قەرەباڵغێکی زۆر هەبوو لە هەر لە پێشانگاکەدا ئاگاداری ئەوە بووین زۆر بە تەنگەوە هاتنیان هەبوو و زۆر ئارام بوون زۆر حەزیان بەوە ئەکرد کە ئەم چالاکیانە ڕوو لە شارۆچکەکەیان بکە بە تایبەت ئەو کەسانی کە لەوانەیە نەتوانن لە پێنجوێنەوە بە ئاسانی بگەنە ناو شار زیاتر حەزەکەن کە بەسەر بکرێنەوە بەڕاستی بۆیە ئاگادار ڕێزێکی زۆریان لێگرتین و زۆر بە شەوقەوە پێشوازیان لێکردین ڕێژەی خانمان لەم پێشانگایە چۆن بوو مامۆسانیاس وەڵی شێوەکارانی خانمان ئەگەر بڵێم لە پیاوان زیاتر بوون یعنی لەوانەیە زیاتریش بوو بن ینی ئەمە نازانم بیزەبت زۆرتر بوون یا کەمتر بوون بەڵام لەوانەیە نیوە بە نیوە زیاتر بوو بن ئەو جێ خۆشحاڵیە بێگومان پێشانگایەکی لەم شێوەیە تا چەند دەرفەتە بێت بۆ ئێوەی شێوەکاران کە کارەکانتان نمایش ئەکەن و هەلێک بێت بۆ ئەوەی کە بتوانن تابلۆکانتان کارە هونەریەکانتان بفرۆشن گومانی تیانە کە ئێمە ئەو پێشانگایانە ئەەکەینەوە یەکێک لە ئامانجەکانمان بەرزکردنەوەی ئاستی زائقەی یا چێژی هونەری تاکە کاتێک ئاستی چێژی هونەری تاکیش بەرز دەبێتەوە حەز بەکردنی تابلۆیەکەکە حەزەکە کە تابلۆکان ئەو تابلۆیانەی لەوێ عەرزەکرێ تابلۆیەک بکڕێت تابلۆکی ئۆرجینال لە ماڵەکەی خۆی دابێت بەس ئەو تابلۆیی هەبێت نەک پەنابەرێ بەر تابلۆیەکی سینی یا تابلۆیەکی تیجاری ئێمە دائیمەن ئەمانەوێت لەو پێشانگایانە ئەوە بکەین کە ئەمە ئیشی وەزارەتی پەروەردەیە ئیشی ئەو کەسانەیە کە فەلسفەی پەروەردەدا ڕێژنەوە جارێککە لە سەرەتاییەکانەوە کار لەسەر ئەوە بکەن ئاستی زایقەی فەنی تاک بەرز بێتەوە تا ڕێز لە هونەر بگرن و ڕێز لەو کارە هونەریە نەبگرن و ئەو کەسانی کە داراییان باشە با بێت ماڵەکەی بڕازێنێتەوە بە وێنەی هونەرمەندانی کورد
نەک بچێت تورکیا و لە شوێنی ترەوە بۆکەن سەیرەکەی ماڵەکە ڕازێنراوەتەوە بە کۆمەڵێ تابلۆی بێهەست بێ ئەحساس کە کەس نازانێت چێ کردوێتی بە چه ئەحساسێکەوە کردوێتی لەوانەیە هەر زۆر جاروەکو ئامێرێک ئەو تابلۆیانە کێشرابێت و هیچ ئەحساسی تیانە بەڵام تابلۆی هونەرمەندێکی کورد پڕە لە عەشق لە خۆشەویستی لە ئاشتی لە ئارامی لە کاڵین ئاشتی واتە دژی شار دژی ئەو نەهامەتیانەی بەسەر گەلی کورکات باشە مام سانیاز خۆت وەکو شێوە کارێک لە ئێستا هیچ کارێکی نوێت ئەبێت بڵێن بە تایبەت بتوانی پێشەنگایکی شێوەکاری بکەیتەوە یاخود جارێ دەرفەتی ئەوە نییە من بەتەما بووم تقریبا لە سێ چوار مانگی ڕابردووە تا ئێستا بەتەما بوو پێشەنگای تایبەتی بکەمەوە و تابلۆیەکی زۆرم ئامادەیە بەڵام من بەش بە حاڵی خۆم ئێستا خوێندکاری دکتۆرام تۆزێ دەستم گیراوە تۆزێ مەشغۆڵم بۆیە نامەوێت جارێ خۆم مەشغوڵکەم بە پێشانگاکە بەڵام تابلۆکانم هەمووی ئامادەن و هەمووی حازرە زیاد لە 30 تابلۆم بۆ سەرەوە هەیە یعنی ئەتوانم پێشانگاکە بکەمەوە بەڵام مەشغوڵی وای لێ هەستی کامیان تایبەترە پێشانگایەکی شێوەکاری تایبەت بە خۆت یاخود ئەوەی کە لەگەڵ کۆمەڵێک لە هونەرمەندانی تر پێشانگای بکەیتەوە هەر یەکەیان تایبەتمەندی خۆی هەیە طبعا پێشانگایەکی تایبەت بە خۆت ئەوە وەرچارخانێکی خۆتە لە مەرحەلەیەکەوە ئەچیتە مەرحەلەیەکی تر وە ئەرکەکەت جیاوازە لە ئەرکی پێشانگاکە تۆ کاتێکە پەیامەکەی خۆت لە ڕێگەی پێشانگایەکەوە گەیەنی ئەو پەیامەی تۆ لە دواترە گۆڕانی بەسەرداتێت تۆ ئەتەوێت ئەم پەیامە بگەینی و دواتر پەیامێکی تریش بگەینی کە تەواوکەری پەیامەکەی پێشوو بێت بەڵام لە پێشانگایەکی جەماعیە هەر یەکە پەیامی خۆی هەیە کە ئەتوانم بڵێم هەموو پەیامەکانیش لە دواترە پەیامی مرۆڤ دۆستانەیە و نزیکن لەیەکەوە واتە لایەنە پۆزتیڤەکانی ژیان کە ئێمەمانەوەی ژیان بەرەو گەشتی و گەشاوەیی بەرین بەڵام هەر یەکەن تایبەتمەندی خۆی و هەر یەکەشیان چێژی تایبەتی بەخۆیە بێگومان ڕاستە مام سانیاز ئەگەر شتێکت مابێت لە کۆتایی پرۆگرامە خۆشحاڵە بەڵام من سوپاسی ئێوەکەم بەڕاستی هەموو جارێک من زۆرترین مقابلەکانم زیاتر لە کورسات ماگەزینە من سوپاسی ئێوەکەم سوپاسی ئەوستاد جواناکەم کە لە پشتی کامێراون هیوادار بوون ئەو ڕۆژەش لە پێشانگاکە کۆمەڵێ ڕاگەیانکار یا تەلەڤیزیۆنی کورسات و گەلی کوردستان و تەلەڤیزیۆنەکانی ڕاگەیانەکانی تر لەوێ ئامادە بوونایە خۆشترە بوو چونکە زۆر جار سەیرەکەی زۆرینەی ڕاگەیانەکەن لە ناو شارن لە ناو شار ناگەنە ئەو شوێرانە کە تا ڕادەیەک ئەوان زیاتر پێویستیان بەوەیە کە دەرخرێن و ئیشەکان یعنی لە ڕاگەیانەکانە ڕنگ باتەوە بێگومان هەوڵ ئەدرێت لە ئایندە کار لەسەرەوە بکرێت سوپاس بۆ پێشنیارەکە و مامۆستاگیان زۆر سوپاس بۆ مامۆستا نیاز عوسمان شێوەکار کە میوانەیە لە پرۆگرامی کورسات مەگەزین میوان بووی زۆر سوپاس بۆ